نیازی ئێمە ئەوە بووە کە منداڵەکانی شارەکەمان ئاشنا بکەین بە کتێبخانە و بەشی منداڵان ئەم خولە نزیکە یەک مانگ دەخایێنێ چەند باباتێکی لەخۆوە گرتووە لەوانە بابەتی ڕۆشنبیری پەروەردەیی زانستی ژینگەیی تەندروستی زانیاری لەسەر کتێبخانە و لەسەر بەشی منداڵان هەروە زانیاری لەسەر شارۆچکەی پیرمەم. من وەک قوتابیە هاتووم لە خولی ڕۆشنبیری لە کتێبخانەی گشتی سەلاحەدین و زۆر سپاسی مامۆستاکانم ئەکەم. هیوادارم خولی ئاواش بکرێتەوە کە لە شارۆچکەکانی دی. ما تقريبا ماوەی 5 ساڵ 6 ساڵ ئەوە ئیشیم هەیە کڕی و فرۆشتن بە باڵندەوە دەکەین و خەڵکەکە زیاتر خواستی لەسەر باڵندەی بڵێن ئەوروپیە ئەوانەی کە لە دەرەوە هاوردە دەکرێن لەبەرەوە شتێکی جوانە و خەڵک لە ماڵە پێم ورتا دەبی و هەیە کەم ئەوانەی کە بەکاردێنن زیاتر لۆ مەزرەحەیە و یان لۆ ماڵی بەکاردێنن لۆ عەدیقە حیوانات و ئەو جیانە. خەرک زۆر داوای باڵندەکان دەکاتن بە زۆری خورمایە کەناریە دەنگخۆشەکان تەیرعب دەنجی خۆش نییە بە شتێکی زۆر جوانە خەرەکەی وایەتیتی لە دوونجی بە بەغا زۆر سەرپە بیتن کاستۆ سێرەقسا بیتن مرغەمینە هەروە خەرک داوای ئەو شانە زۆرەکەتن. My name is Stephanie. I'm here in Virginia. We are doing a farmer's market and my job is to sell coffee, particularly from Haiti. I don't know if you guys know anything about Haitian coffee, but it's very smooth, low acid. And the reason why we chose to work in Haiti is because we want to create sustainable employment. I sell a couple of products. We do bake, we fry, plantain chips, we have peanuts, coconut macaroons, and a couple of them. We come here every Saturday to sell, and most of the people are interested in the snacks like plantain chips. They buy peanuts. They also like food. They like to try a couple of snacks like sandwiches and all those stuff.